بە هۆی کۆنی بیناکە و نۆژەن نەکردنەوەی لە ماوەکانی ڕابردوودا بەشێکی زۆری دیواری سەرەکی قوتابخانەی فەقێ قادری هەمەوەند لە قەزای چەمچەماڵ داڕما. بەڕێوەبەری قوتابخانەکەش دەڵێت گەڕ ڕوودانی داڕمانی دیوارەکە بە ڕۆژ بوایە ئەوە ژمارەیەکی زۆر قوتابی دەبوونە قوربانی. ئەم قوتابخانەیە نمونەی دەیان قوتابخانەی دیکەیە لە سنوورەکە کە هیچ مەرجێکی تەندروستی و سەلامەتیان تێدا نییە. قوتابخانەکەمان لە هەموو ڕوویەکەوە بیناکەمان زۆر خراپە، لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کارەباوە، لە ڕووی ئاوەوە ئێمە هەفتەی جارێ یەک جار ئاو بۆ قوتابخانەکەمان دێت و هەروەها لە ڕووی بیناوە بینای قوتابخانەکەمان زۆر هیلاک و ماندووە. چەند ڕۆژێ لەمەوبەر کاتژمێر 9:05 شەو ئەم دیوارە ڕووخا. اینجا خوای گەورە ڕەحمی کرد کە ئەم دیوارە بە شەو ڕووخا. ئەگەر بەهاتایە لە کاتی دەواما بوایە و قوتابی لێرە بوایە بەڕاستی زیانی گیانی دروستە کرد. لە هەموو لایەکەوە لە یەکتری ترازا و داڕووخاوە، هیچ مەرجێکی زانستییانێ، هیچ مەرجێکی تەندروستییانێ لە هەر کاتێکا بێ بۆی هەیە لە لایەک و بیناکە هەر کاتی لە سوچێکەوە بڕۆخێ. بیناکە لەبەر کۆنی و وەختی خۆشی کە شەڕی ناخۆشی تیاکراوەتر هیچ مەرجێکی خوێندنی تیانێ، هیچ مەرجێکی زانستییانێ. ئێمەش کەیساکە لەم بیناین بەڕاستی لە ناچاری و لە بێجێگەیە، ئەینا ئەمە شوێنی خوێندن نییە، شوێنی ئەوە نییە و خۆتان سێکەن ئەمە جێگەی ئەوە نییە بەڕاستی خوێندکار بێت لێرە بخوێنێ. بۆیە بەڕاستی جانی خوێندکارەکانمان لە مەترسیایە. وڵای سەلامەتی چیتیاوێ پارەکە دوو پشکەماتیا کوشتووە لەم پۆلیا و هەم لە کاتی بارانی تەڕایی دێدەبان سەرمانە. هەر پۆلی واشمان هەیە تەلەبەکان خۆیان بە پارەی خۆیان لە گیرفانی خۆیان چاکیان کردو بۆی تایە بخوێنین، سەبوورە و ئەم شتانیان کڕیوە تایە بخوێنین. هیچ کەس لایەک و یارمەتی ئەم مەتکەبە نادات. 3 ساڵ لەم قوتابخانەیە مامۆستا ئەلێرم مەتکەبە هەرە ڕوخێن ویان ئەیگوازنەوە شوێنێکی تر تا ئیساکە هیچ زەنگێکیان نەبووە. لە کۆی نزیکەی 190 قوتابخانە لە سنووری قەزای چەمچەماڵ زیاتر لە 30یان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. بۆ کۆتایی هێنان بە گرفتەکەش پێویستە 11 قوتابخانەی نوێ بۆ سنوورەکە دروست بکرێت. لە 2014ەوە هیچ بینایەک دروست نەکراوە، تەنها 5 بینا نۆژەن کراوەوە لای ڕێکخراوەکانەوە، بۆیە زیاتر لە 30 بینامان پێویستی بە نۆژەنکردنەوەی بۆ یاخ و WC و هەندێکی دیواری تەقیوە و ینی بە گشتی زۆربیان هی نێوێ هیلاکن چاککردنەوەی وێ، ینی هەندێکی تەنها بۆ یاخ و کۆمەڵێک مەسایلی ترە. بەعام ئێمە 10 تا 11 بینامان پێویستە بە شۆڕش و چەمچەماڵ و تەچیە. بەشێک لە بینایی ناوەندەکانی خوێندن تەمەنیان زیاتر لە 44 ساڵ دەبێت و بەوتەی بەشی بیناسازی بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵیش بێت. ئەو بینایانە لە ساڵی 2013ەوە هیچ مەرجێکی زانستی و تەندروستی و سەلامەتیان تێدا نییە. بە جۆرێ خراببوون نەک هەر بەکەڵکی نۆژەنکردنەوە نایەن، بەڵکو دەبێت سەر لە نوێ دروست بکرێنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ. تەندروستی و کەرتی پەروەردەش دەکەن.